جارێکی دیکە بە هۆی گرانی گاز و کەمی بەشە گاز خاوەنی مۆلیدە ئەهلەکانی کەرکووکمانیان گرت و بەشێکی زۆر لە مۆلیدەکانیان کوژانەوە. خاوەنی مۆلیدەکان بۆ هەڵوێست وەرگرتن چوونە بەردەم بینای قایمقامێتی کەرکووک و داوا دەکەن بەشە گازیان بۆ زیاد بکرێت تا بتوانن لە پێدانی کارەبا بە هاوڵاتیان بەردەوام بن. ئەوەنە شەشەمان زۆرە، هەتا بڵێ شەشەمان زۆرە لە گازت، لە سەعرت، لە ئیشکردنت، هەموو شتێک مۆلی شەشەمانەیە. خاوەن مۆلیدە قوڕکراوە بەسەریا، هەر مۆلیدە دەستی لێ دەیسە هیچ نەبێژی 30 میلیۆن 40 میلیۆن قەرزارە. ئەم خەڵکەش پێی ناکرێت هیچ چی بکە. هۆکاری هاتنمان ئەم مانگە بۆ سارەکەکە. باڵێ سارەکەمان دەرنەچۆ مایەکی خۆمان دەرناکە، سارەکەی خۆمان دەرناکە. ئێمە ئەمڕۆ لێرە مانگمان ڕاگەاندووە لەبەر چەند هۆکارێکە یەکێک لەوانە بڕیە و گازەی کە دراوە بە ئێمە ئەم مانگە کە ئیشمان پێکردووە بەشی مۆلەکانی نەکردووە بۆ ماوەی 10 ڕۆژ بەشی کردووە. لە 20 ڕۆژی ئێمە لە حسابی خۆمان کڕیمانە هەر بەرمیلی بە 250,000 کڕیمان 240-250 ئیتر لەو بابەتانەیە. ئەگەر لەیەکی دێنەوە ئێمە ڕۆژی 3 بەرمیلیش سرف بکەین، 3 بەرمیلیش سرف بکەین ڕۆژی تقریبا 750,000 دینارەکە لە مانکەیە تقریبا 2 میلیۆن و نیوەکە. ئەمە ئیشکردنی ئێستاڵێن ئەمپێری زیاد دەرەچێ یاخود کەم دەرەچێ ئەکەوێتە سەر ئەو بڕەگازەی کە ئەیکڕین بە تیجاری بە پارەیەکی زۆر. خاوەنی مۆلیدە ئەهلەکان وێ ڕایکەمی گاز و گرانی و نەبوونی لە بازاری ڕەشدا ئەم مانگە تاکو ئێستا زیاتر لە 350 کاتژمێر کارەبایان بە هاوڵاتیان داوە. بۆیە کوژانەوەی مۆلیدەکان وەکو فشارێک لەسەر حکوومەت بەکاردێنن. پارەی ئەمپێر ئێستەمە لەبەرەوە هاتووینە، ئەما ناتوونە لێرە ئەو 340 ساعات و نیوە دێ بە منەڵێ وڵا چلەکەی ترکەکەین با بێنە بۆ مانگێتر باشە من مانگێتر کێ تاویز مەکاتەوە کە قایمقام خۆی ناتوانێت تاویزم کاتەوە چونکە ئێمە ساعتمان لایە ئەلێ ئەوەنە ساعت ئەو عەدادە چەندێ بۆ ئەوەن ئەژمێرێ مانگێتر بڵێم من 30 ساعت لێ داواکەم ئەلێ نیەشتیوە جەلو بەنیا حەقی منە فەوتیە دوای من 24 مانگ هاتووە 24 مانگ هات تەسویری کرد ساعتەکەم 6 ڕۆژ لەوێ ماوە ئێستا 6 ساعت زیاتر ئیش کردو لای من باشە کاکە دەری نایانێ ینی ڕاستی ئەزانی چۆن ئێمە هاتی نێرتمان با بە گازگرانە خۆیان وتیان بڕۆن گاز بچن بەرچێکێسن بەس مۆلدە لە خەڵک مەکوژێنەوە ئیمڕۆ سیوێکی مانگە حەقی خەڵک لامان نەماوە من شخصی خۆم بە هەر یەکسەر کوژانمەوە لەو دەقەیە. لە ماوەی 3 مانگی ڕابردوودا بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاریگەری لە سەرپێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان دروست کردووە لە بەرامبەردا حکوومەت بڕیاریدا بە پێدانی گازی زیاتر بە مۆلیدە ئەهلەکان ئەو بۆشاییە لە کارەبای نیشتیمانی پڕ بکاتەوە بەڵام وەکو خاوەن مۆلیدەکان دەڵێن حکوومەت بەشێکی کەم گازیان بۆ دابین دەکات و قەدەغەشی کردووە لە بازاری ڕەشدا گاز بکڕن هەر بۆیە لە سەریان زۆر دەکەوێت و ناتوانن بەم جۆرە لە پێدانی کارەبا بە هاوڵاتیان بەردەوام بن. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.